بۆچی خەڵکی لە هەڵەکانی ڕابردوو پند وەرناگرن؟ ئەوەی کە لە دەڤەری پشدەر و بیتوێن ڕوویدا کۆمەڵێک ئاماژە و وانەی تاڵی تێدا بەدی دەکرێت. من لێرەدا دیارترینیان دەخەمە ڕوو. یەکەم، پارە پەیداکردن لە لای خەڵکی لە هۆکارەوە بووەتە ئامانج و هەموو جۆرە ڕێگەیەکی شەرعی و ناشەرعی بۆ دەگیرێتە بەر. دووهەم، خەڵکی لە هەڵەکانی ڕابردووی خۆیان پند و عیبرەت وەرناگرن. ساڵانێکە ماوەی جارێک کەسێک بە میکانیزمێکی نزیک لەوەی هەڵشۆیی کە خۆی لە بازرگانی و مقاوەڵات و کۆمپانیا و بەهانەیەکی هاوشێوە دەبینێتەوە پارەیەکی زۆری ئەو خەڵکە کۆ دەکاتەوە و بۆ خۆی دەبات. سێهەم، ئەو ژمارە زۆرەی کە بەشدار بوون لە داستانەکەی سلێمان هەڵشۆیی لام وایە دەربڕین بوو لە حاڵی زۆرێک لەم میلەتەی خۆمان. مەبەستم لە شێوازی بیرکردنەوە و خۆشباوەڕی و سادەیی و ئامادەیی سەرکێشیکردن بە دین و دنیا لە پێناو پارەدا. واتە دەزانم ماوەیەکی تر ئەگەر سلێمانێکی تر لە بادینان یان لە گەرمیان یان لەم شارە زورە و لە شار باژێ سەر هەڵبدات شوێنکەوتووی لەم سلێمانەی ئێستا کەمتر نابێت. لە کاتێکدا وا نازانم لە شوێنانی تر لە دەرەوەی کوردستان بەم شێوە لە کونێکەوە 100 جار پێیانەوە بدرێت و هەر ڕووی تێبکەن. چوارەم، بەلێشا و بەشداریکردنی ئەو خەڵکە نمونەی چینە جیاجیەکانی کۆمەڵگەی کوردی لە خۆ گرتووە. نەخوێندەوار و خاوەن بڕوانامەی دکتۆرا و گەنجی تازە پێگەیشت و پیاوی بەتەمەن و بە ئەزمون و بازرگان و کاسبکار بەڕاشکاوی ئاماژەی ئەوەی تێدایە کورد پەیوەندی بە ئیسلامەوە بەهێز نییە و وابەستەبوونی زۆری نە بە شەرعەوە زارەچیە تاوەی بابەتێکی جەوهەری و هەڵقوڵاوی بیر و باوەڕ و قەناعەت بێت. چونکە سوو خواردن یەکسانە بەخۆ لە ناوبردنی ئاینی و پشڕانی پەیوەندی و بایکۆتکردنی حکمەکانی شەریعەت. کابرا ئامادەیە دینی خۆی لە کەدار بکات لە پێناو پارەدا، وەک چۆن دەوترێت دینوهم دیناڕوهم. پێنجەم، ئەوەی کە ڕووی داوە ئەگەر لەلایەنە ئاینیەکەوە تەماشای بکەین بە زانیاری پێشوەخت و سووربوون لەسەر ئەنجامدانی کارەکە کراوە زیاتر تاوەی کڵاو لەسەرکردن و هەڵەیەک بوو بێت و بەسەر چەند کەسێکدا تێپەڕ بوو بێت. ئەو خەڵکە ئەگەر لە سزا و عاقیبەتی خراپی هیچ شتێک باش حاڵی نەبوو بن لە سزا و عاقیبەتی خراپی ڕیبا و سوو خواردن حاڵی بوونە و جوان تێگەیشتون. سەرڕایەوەش وەکو پەپولا بەلێشا و ملیان بە ئاگری سووتێنەرەوە ناوە. شەشەم، ئەم دەستبڕینە بە کۆمەڵەی کە ڕووی داوە هاوکات لەگەڵ ئەو خاڵانەی سەرەوەکە باسمان کرد و خستمانە ڕوو گزارش بوو لە خۆش باوەڕی و سادەیەکی بێپاساوی ئەو خەڵکە. دوجاریش میلەتی کورد چونکە ئەوان بەشێکی بەرچاون لەو میلەتە کە بەبێ بیرکردنەوە و وانەوەرگرتن لە قۆڵبڕەکانی ڕابردوو کە ساڵ نییە کەسێکی لەو جۆرە پەیدا نەبێت و بە ئاسانی پارێکی زۆر لە خەڵکی بۆ خۆی مسۆگەر نەکات. لە ڕاستیدا ئەم ڕووداوە و هاوشێوەکانی بۆ توێژەر و لێکۆڵەرەوان پرۆژەی توێژینەوە و نووسینی کتێبی گرنگە دەربارەی سایکۆلۆژیای تاچی کورد و شێوازی بیرکردنەوەیان. هەفتەم، هەروەها ئەم ڕووداوە لەگەڵ هەبوونی زۆر بەڵگەی تر ئەوە دەسەلمێنێت کە ڕێژێکی زۆر لە میلەتی کورد بەوانشەوە کە هیچ دەوڵەمەندیەکیان پێوە دیار نییە یان خۆیان وەکو هەر تاکێکی ئاساییتری ناو کۆمەلگا وێنا دەکەن. دەرکەوت دەوڵەمەندن و پارەی زۆر و بگرە خەیاڵیان هەیە. دەرکەوت وەکو وتم بەڵگەی تریش زۆرە کە پارەدارێکی یەکجار زۆرمان هەیە و پارە بەو ڕێژە زەبەلاحە تەنها لە ژێرزەمینی بەرپرسەکان کەڵەکە نەبووە، بەڵکو مامۆستای زانکۆ و دوکاندار و ئاژەڵ فرۆش و بەروکدور و سایەق و کەسی بەڕواڵەت داماویش بەدەیان و سەدان دەفتەر دۆلاریان هەیە و ئامادەشن سەرکێشی پێوە بکەن و وەکو پاروێکی ئاسان ماوەی جارێک بە ئەم و ئەوی زۆر زانی بدەن. بە بڕوای من ئەم ڕووداوە بە ناڕاستە و خۆ وەرامی زۆر پرسیاری تری تێدایە کە ئەمڕۆ میلەتی و کورد جوداواز لە میلەتانی تری سەرزەوی پێوەی دەناڵێنن. ئەم ڕووداوەم ئەگەر یەک جار پێ ناخۆش بێت
لەبەرەوەی خەڵکی ڕەنج و داهاتی چەند ساڵی خۆیان دەکەنە دەستی کەسێک بە هیچ گەرەنتی و زەمانەتێک لە بەرامبەردا 100 جار پێم ناخۆشە لەبەر لێکەوتە و ڕەهەندەکانی لە سادەیی تێڕوانین و بیرکردنەوە و گوێنەدان بە بەزاندنی سنووری شەرع و خۆ دەرخستن لە ناو کۆمەڵگەدا وەکو هەژارێک لە کاتێکدا دەتوانێت دەستی دەیان هەژاری ڕاستەقینە بگرێت لە جیاتیەوەی بەو شێوە سەرکێشی پێوە بکات بە بەشێشی کەم لەو پارەی کە دۆڕاندی دەیتوانی دەستباری کەسە نزیکەکانی خۆی و نەدارانی تری ناو کۆمەڵگە بێت کە بەدەست هەژاری و نادادگەری کۆمەڵایەتی و سیستەمی سیاسیەوە دەناڵێنن و بە یەک لەسەر سەدیە و پارە خوراوەی تۆ دەبوژێنەوە و خۆیان و خانەوادەکانیان ژیانێکی سەربەرزانە دەبەنە سەر.